لەبەردەم بەنداوەکە ڕۆژاوە ماوەی 25 ساڵە لە کەرتی پەلەوەر و سامانی ماسی و بەشی گاوداری هۆبەی ڤێتەنەری قەزای دەربەندیخان کار دەکات. 1 ئەیلولی ئەم ساڵ وەک سەرۆکی لیژنەی بەدواداچوون بۆ مرداربوونەوەی نزیکەی 6,000 ماسی لە جۆری چاتکە لە بەنداوەکە ڕاست پێردرا. سەباح غەفور ئەنجامی کۆتایی لیژنەکە بۆ پەیام ئاشکرا دەکات و دەڵێ حەوزێکی ماسی لە دەریاچەکە هەبووە. ماسیەکی زۆری ناو دەریاچەکە چوونەتە ناو تۆڕی حەوزە تایبەتەکە. دوای ئەوەی علەفێکی زۆر باشی تێدا بووە بۆ ماسیەکان نەهاتوونەتە دەرەوە و بەردەوام لە حەوزەکە ماونەتەوە. دواتر کێشی ماسیەکان بۆ نزیکەی 60 غرام زیادی کردووە و بەهۆی گەورەبوونیانەوە نەیانتوانیوە لە حەوزەکە بێنە دەر. لەگەڵ ڕاکێشانی تۆڕەکە لەلایەن خاوەنی حەوزەکەوە ئەو ژمارە زۆری ماسی دەناوچوون. ئەم ماسیانە کە لە دەریاچەی دەربەندیخان ئامردوون ماسی ناو دەریاچەکەیە، ماسیەکی وردە. هیچ لای خۆمان ماسی ناوی چاتکەیە. چاتکە ماسیەکی بچووکە نەڕاوەکرێن هیچ ئیسفادەیەکی لێکرێ، بەڵام کاتی خۆی حەوزی هەڵواستاوی بەخێوکردنی ماسی تایە ناو دەریاچەکە بە بچووکی ڕۆشتونەتە ناوی علەفەکان خواردو علەفی حەوزەکە گەورە بوون دوای ناتوانێت بێنە دەرەوە. کاتی بازارکردنی هاتووە ماسەکان کە بیفرۆشن شوێنی حەوزەکانیان گواستوەتەوە بەری ئەو بەری دەریاچەکە مودەیەکی پێچووە شوێنەکە بۆتە هۆی کە دەریان هێناوە ماسەکانی خۆیان و فرۆشتویانە. ئەم ماسیانش لەگەڵیان زەبریان پێگەشتو عزیەتیان پێگەشتووە مردار بوونەتەوە. سەرەتا هۆکاری مرداربوونەوەی ماسیەکان بۆ بڵاوبوونەوەی نەخۆشی و بەکارهێنانی زەهر و مادی زیان بەخش لەلایەن ڕاوچیانەوە بۆ ڕاوکردن گەڕێنرایەوە. بەڵام لیژنەکە ئەو بابەتەیان ڕەت کردەوە و بە مەبەستی بڵاو نەبوونەوەی نەخۆشیش تەواوی ماسیەکان لە ژێر خۆڵ نران. وەروە زۆری ئەم ماسیانە لە جێگایکی کەمەودا هۆکارێکی سەرەکیە و گەرمبوونی ئاوەکە هۆکارێکی سەرەکیە و کەمی ئۆکسجینی ئاوەکە و کەمی ئۆکسجین لە ئاوەکەدا ئەمە هۆکارێکی سەرەکیە و ترشی مادەی کیمیایی لە ئاوەکەدا وای کردووە ئەم ماسیانە زیانی پێ بگات. تەنیا ئەم هۆکارە نییە، بەڵکو پەیام بە دوواداچوونی زیاتری بۆ بابەتەکە کردووە و هۆکاری دیکەش بۆ مرداربوونەوەی ئەم ژمارە زۆری ماسی دەخاتە ڕوو. بەردەوام لە ڕۆژئاوای بەنداوی دەربەندیخان حەوزەکانی ماسی دادەنرێن و بە ئێستاشەوە هەروایە. بەڵام گرفتەکە لەکوێ دروست بووە؟ لە ماوەی ڕابردوودا ئەم ڕێگایە ئەم دەرگایە دانەخرابوو، فرۆشیاران و کاسبکاران دەهاتن لەم ڕێگایەوە دەچوونە قەراغ بەنداوەکە و ماسیەکانیان چەند بویستە ئەوەیان دەکری گرفتەکە لێرا دروست بووە. ئەوی چۆن دوای ئەوەی ڕاوچیەکە کە حەوزەکەی هەبووە ناچار بووە بە یەک جار هەموو ماسیەکانی بفرۆشێ بۆ لەبەر ئەوەی لێرا ڕێگا نەبووە کە ماسیەکانی بدا بە بازرگانەکە بە ناچاری بە بەلەمێک تەواوی حەوزەکەی ڕاکێشاوە بەرەو ڕۆژهەڵاتی بەنداوەکە لێەوە ڕاستەوخۆ بە یەک جار هەموو ماسیەکانی فرۆشتووە، چونکە علەفەکانی لێرە جێهێشتووە لەبەر کاتی خۆی حەوزەکەی لێرە بووە. دوای ئەوەی بە یەک جار هەموو ماسیەکانی دەفرۆشێت و بە تۆڕەکە هەموو ماسیەکانیێنێتە دەرەوە دەبینێت ژمارەیەکی زۆر ماسی بچووکی لەگەڵ خۆی داهێنا و بەو هۆیەوە ئەو کارەساتە و ڕووداوە ڕوویداوە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پام دەربەندیخان